ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی وشکە ساڵی زیاتر دەردەکەوێت. لا سنووری قەزای چەمچەماڵیش بەهۆی کەمی ڕێژەی بارانبارین لە وەرزی زستانی ئەم ساڵدا مەترسی لەسەر بەرهەمی دانەوێڵی جووتیاران دروست بووە. لە بەشێک لە گوند و ناحیەکان وشکە ساڵی ڕاگەیەندراوە، بەڵام لە بەشێکی دیکەیان و لە ئەگەری بارینی باران تا کۆتا ڕۆژەکانی ئەم مانگە هیوایەک بۆ جووتیاران و کەرتی کوشتوکاڵ ماوە. باڵێ زۆر مەترسی لەسرە لەبەرەوەی کە ئەم منتقەی چەمچەماڵ ناوچەی چەمچەماڵ ناوچەیەکی بەپیتە، یەک دووم گەنم بواريراتێکی باشی هەیە بۆ گەنم و جۆ، لەبەر ئەوەی منتیقەیەکی زۆر استراتیجە زۆر تەسیری تێمان کردووە. پێویستە هەنگاوی باشتر بنێ، فترەیەکی زۆرە تقریبەن لە 2014ەوە یعنی بەڕاستی کەرتی کشتتوکاڵی کەرتێکی سستا تا ئەم ساتە ئەگەر لی ببارێ باشە، ئەگەر نەبارێ زۆر خراپە بێت 10 ڕۆژ 15 ڕۆژی تر نامێنێ، ئیتر بەرە وشک بوونەڕۆ. لە ئەگەری نەبارینی باران بەڵێ بە تاکید نابێ، ئەو کاتە کشتتوکاڵ نابێ ئیلا مەگەر ئەوانەی کە بە شێوەی ئەو دێریەکرێت ئەلی بە ئاوا درێ، بەس ئەگەر ئەوانەی کە احتیما دەکاتە سەر باران نابێ. پێویستە پلان هەبێ، بەڵێ بە تاکید لە حکوومەتەوە پێویستە پلان هەبێ، بەس ئەبێت جووتیارش خۆی احتیمات کاتە سەر ئاو دێریکردن، تەنها احتیمات نەکاتە سەر باران، و چونکە باران هەموو کاتێت تاکید نیت تۆ لای خوای گەورەیە تۆ خۆشتە نازانی. خێر پێویستە بە تاکید باشتر بێ، پێویستە دەعم هەبێت. لە ڕووی جوگرافیەوە ناوچەی چەمچەماڵ ناوچەیەکی گواستراوەیە. سیفەتی ئاو هەوای دەریای ناوڕاست و سیفەتی ئاو هەوای نیمچەوشکی لەخۆ گرتووە. ساڵی پاریش بەهۆی نەبارینی بڕی پێویستی باران بەشێکی زۆری جووتیارانی سنوورەکە زەرمەند بوون و تا ئێستاش قەرەبوو نەکراونەتەوە. ئێمە هەر وەکو ساڵی پار داتا و زانیار و ئامارەکانەوەی کە لە بەردەستایە بە ڕوبەری چێنرا و بە جۆری چێنرا و بە ژمارەی جووتیا بە ژمارەی گوند وەکو ساڵی پار ئەی دێنە سەری خۆمان بۆی ئەو ئاماران لە بەردەستا لە بەرنامەیەکە لە هەچ پرۆژەیەکی قەربووکردنی وشکە ساڵیا جووتیارانی ئێمەش سودمەند بن لێی، بەڵام بەداخەوە ئەوی کە پار کردمان تا ئەمەوە هیچ لێ سەوزە بۆ هیچ جووتیارێکی ئێمە قەربوو نەکراوەتەوە. بە گوێرەی ئامارێکی وێزگەی کەشناسیی چەمچەماڵ بێت، ئەم ساڵ تا ئەم بەروارە بڕی 262.2 ملیم باران باریوە. ئەمە لە کاتێکدایە ساڵی پار بڕی 290.3 ملیم باران باری بوو. هەر ئەمەش کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر کەرتی کشتتوکاڵ و ئاودێری سنوورەکە زیاتر کردووە. بەو پێی ئاستی بارینی باران لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نەگەیشتووەتە بڕی پێویست. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.